پرسیارێکم هەیە لەو ماوەی ڕابردوو چەند ڕۆژی ڕابردوو کۆماری ئیسلامی ئێران ژمارەی سۆر چالاکوانی سیاسی کوردی دەسەڵاتداوە وەکو لایەنێکی ئیسلامی کە کۆنتاکتشان لەگەڵ لە کۆماری ئیسلامی کەم و زۆر هەر هەیە چ پامێکتان هەیە و چی داواکارتان هەیە لە کۆماری ئیسلامی ئێران کە ئەگەر لە ڕێگەی ئەم ڕاگەاندنەوە بڕوا بە تایبەتی کە بەشێک لەوانە سەکرە ئیسلامیەکانی دیکەش هاتووەتە قسە ئێوە وەکو پارتێکی ئیسلامی کە علاقاتان لە کۆماری ئیسلامی ئێرانە هەیە بەرامبەر بەو هەموو لێشاوی ئەعدامە چی پامێکتان هەیە؟ بەڵێ ئێمە وا ئەزانم تەنها لایەنی سیاسی هەرێم بووین کە هەر دوێنێ فراکسیۆنەکەمان جەنابی دکتۆر شوان بە توندی ئیدانی کردو. ئەی خۆتان وەکو ڕابردوو ئەویش بزوتنەوەی ئیسلامی نییە؟ ئەویش هەر بزوتنەوەیە بە ناوی بزوتنەوەی ئیسلامیەوە ئیدانی کردو. ئیدانەمان کردووە دیارە ئەو ئیعداماتە دوو جۆرە. جۆرێکیان هەیە ئێمە ناڵێن هەر کەسێ سونی بێ یا هەر کەسێ شیعە بێ یا هەر کەسێن بێ نابێ ئیعدام بکرێ یا نابێ سزا بدرێ. با لەسەر کردەوەیە کە کردوێتی دش بە قانون بووە دش بە سزا بدرێ بەڵام لەبەر ئەوەی کە سنیە یا لەبەرەوەی کە شیعەیە یا لەبەرەوەی کە هەر دین و مەذهب و عەقیدەیەکی هەیە ئیعدام بکرێ شتێکی زۆر خراپە. مبررەکانی کۆماری ئیسلامی ئێوە بە ئێوە گەشت تا چەند مبرری معقولن بۆ ئیعدامکردن یعنی؟ ئێمە ئەوەی کە بیستومانە یعنی ناڵم دوو جۆرە جۆرێکیان لەوانەیە کردەوەیکیان کردوێ کە مستاقی سزادان بوو بێ بەستر ئایا ئیعدامە هەرچی ئیعدام نەخێنە ئێمە لەگەڵ ئیعدامانیت بەڵام جۆرێکی تریان بە پێی ئەو قسانەی کە ئەکرێ کردەوەکانیان مبەڕیری ئەوەش نەبووە زیندانی بکرێت چای بە ئیعدام تەنها بەس بۆ